بەهۆی ڕووداوێکی هاتوو چۆدا تووشی فەقەراتی پشتم بووم لە ئەنجامدا هەردوو قاسەکانم لە دەستدا. نوێرم لەو جادەی وەک پەڕمە. پیادە بە لاوازتری خاڵدانراوە لە سیستەمی ترافیک. تۆ خەتی هاوڵاتی گرت تۆ خەتی ئەبووڕی کاکەجیان دەکرێت ئەلێرامە بەسە سیارەت بەرمەوە ئەو دیوی بەرنامەی ترافیک لە مەڵقەیە باز لە گرفتێکی گەورەی هاتوچۆ دەکات کە ساڵانە سەدان کەس لە کوردستان بەو هۆکارە دەبنە قوربانی. ئەو گرفتەش بریتیە لە هەڵەی شۆفێر و پیادەڕە و لە کاتی پەڕینەوە کە زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن. ڕووداوەکانی هاتوچۆ کە بە تیرۆریسپی ناسراوە بووە بە جەنگێکی نەبڕاوی سەرشەقام. لەو ڕووداوانە مرۆڤەکان قوربانی ئەو جەنگە نەبڕاون کە زیانی گەورەی بە مرۆڤایەتی گەیاندووە. بۆیە ترافیک چیرۆکی یەکێک لە قوربانی ڕووداوی هاتوچۆ دەجێڕێتەوە کە پیادەڕەوێکە. ئەو گەنجە لە کاتی پەڕینەوە تیژڕەوی شۆفێرێک بە ئۆتۆمبیل لە شەقام دەیشێلێت. ئەم چیرۆکەش ڕووداوێکی ڕاستەقینەی نەبڕاوەیە. ئێستا من بەهۆی ڕووداوێکی هاتوو چۆدا تووشی فەقەراتی پشتم بووم لە ئەنجامدا هەردوو قاسەکانم لە دەستدا. من لە شۆستەدا ڕۆیشتم سیارێک بە سورعەتی هات خۆی پێدادام تووشی فەقەراتی پشتم بووم لەو کاتەوە هەردوو قاسەکانم لە کار کەوتووە. پاش 17 ڕۆژ من باری تەندروستیم زۆر خراببوو کە بێ هۆژم لە ئین عاشکەتم. پاش 17 ڕۆژ بەخۆم هاتمەوە کە لە ئەنجامدا هەردوو قاچەکانم لە کار کەوتوونە. هیوادارم ئەو خەڵکە وشار بیتن سیاقەکان وشار بن کە لە شۆستەکان دەڕۆن ئاگاداری مەسەن هاوڕاتیەکانم کە چۆن دەپەڕنەوە. خەڵکەکەش ئەبێ وشار بیتن کە چۆن دەپەڕتەوە لە چ شوێنێک دەپەڕیتەوە. ئەبێ ڕەچاوی ئەو شوێنێک کە هێما هەیە کە مەسەن لە بۆ پەڕینەوەکە تا سیاقەکە شوفێرەکانیش ئاگادار بن لە خەڵکە. زۆر جێداخە مەسەن هاوڵاتیەک ئەوێ لە شۆستەکی ڕئیسی مەسەن بپەڕتەوە ئەو بەری یعنی سیارە کە بدێتن مەسەن مساعدەی دەکاتن ئەوەی لە پشتی دێدێت زۆر بە سورعەتی دێتن لەوی لا دەداتن لەو حالەتەی زۆر خەتەرە. هیوادارم شوفێرەکان مەسەن بە وشارێکی زیاتر مەسەن لە شۆستەکان بڕۆن بەڕاستی. نمونە زۆرە مەسەن لە زادەی کەس نزانی بەخۆم ئەو دیمەنەم دیت کە دوو ژن و پیاوێک دەپەڕینەوە لە جادەی باوەڕتەبی ینی سیارێک بەتی سرعەتێکی زۆر هەر چێکیانیدا هەرچێکیان لە یەک جێی کوشت. نەگەیشتە خەستەخانەکەش کە گیانیان لەدەستدا. جا هیوادارم خەڵکەکە مەسەرەن بەخۆی وشار بین کە دەپەڕیتەوە شۆفێرەکانیش هەم یعنی ئەوانش وشار بن بەڕاستی. پێویستە شوفێران ڕێز لە پیادەڕۆ بگرن لە کاتی پەڕینەوە بۆیە وەکو ئێمەیان لێنێ. هاوڵاتیان دەبێت لە شوێنی هەڵە نەپەڕنەوە بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن. ئێمەی کەم ئەندام نازانین چۆن بپەڕینەوە هیچ ئیساب بۆ ئێمە نەکرا لەسەر شەقام. ئەوانەی شوێنی پەڕینەوە دەگرن پێویستە سزا بدرێت. ترافیک سەبارەت بەو کەم و کوڕی و کەم تەرخەمیانەی لە هێڵەکانی پەڕینەوە دروست دەبێت
دەچێتە هاتوچۆی هەولێر. دەپرسین بۆچی ڕووداوەکانی هاتوچۆ لە کاتی پەڕینەوەی پیادەڕە و زیان و قوربانی زۆری لێ دەکەوێتەوە. خۆی لە سیستەمی ترافیک بەگشتی لاوااستنی خاڵ پیادەکان واتە مرۆڤەکان چونکە مرۆڤ لە خوێن و گۆشت و ئێسقان دروست کراوە ئەوە بنیەتی و ئۆتۆمبیلەکانیش لە ئاسن و پۆڵا دروستکراون و پلاستیک دروستکراون و خێراییشیان زۆرە جا کاتێک کە ڕووبڕووبوونەوەیەک دروست دەبێتن لە نێوان خوێن و گۆشت و ئێسقانوە لەگەڵ پۆڵا بێگومان ئەوەی لایانی دۆڕاو دەبێتن یاخود ئەو لای دەبێتن کە لای تەرازۆکەی بەلادا دەشتێتەوە پیادەکەیەوە یاخود مرۆڤەکەی بۆیە پیادە بە لاوااستنی خاڵدانراوە لە سیستەمی ترافیک بۆیە هەوڵ درراوە هەمیشە لە سیستەمی ترافیک شتێک بکرێتن کە پیادەکان زیاد بکرێنەوە لە ئۆتۆمبیلەکان بۆ ئەوەی پارێزراوتر بن. سەرەتا بیر لەوە کراوە کە هێڵی پەڕینەوە بکرێتن بۆ ئەوەی ئەو شوێنانە دیاری بکرێتن کە پیادەکان لێ دەپەڕنەوە بۆ ئەوی شوفێران پێشتر ئاگادار بزان لەو شوێنە پیادە دەپەڕێتەوە لەوێ خێراییان کەم بکەنەوە بۆ ئەوەی زۆنێکی سەلامەتیان لە بۆ دابین بکەن. لەگەڵ ئەوەش هەر ڕووداوەکانی شێلان بەردەوامی هەبوو بۆیە بیر لە شێوازی تر کراوە ئەویش ژێرپردەکان یاخود بەرزەپرد کرا لە بۆ ئەوی پیادەکان بە یەکجاری جیابنەوە چونکە زۆر جار هەیە پیادەکان کاتێکە لەسەر هێڵی پەڕینەوەش دەپەڕنەوە شوفێران ئەگەریەوە هەیە کە کاتێک کە بەتیژڕۆی دێن یاخود بێ ئاگاییەوە دێن تووشی شەیلانیان بکەن و جانیان بخەنە مەترسیەوە بۆیە بیر لەو دوو شێوازە کراوە کە دەتوانین بڵێم ئەوانە ناجحترین شێوازە بەڵام بەداخەوە لای ئێمە هەم نەبووتە کللتور بەکارهێنانیان هەم بە ڕێژەی پێویستیش نیە بۆیە ڕووداوەکانی شێران بەردەوامیان هەیە. زۆر جار لەو شەقامانە لە کاتی پەڕینەوە هاوڵاتیان تووشی ڕووداوی دڵتەزێن دەبن. هەندێک جار هۆکارەکانی ئەو ڕووداوە دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمیکردن لە کاتی پەڕینەوە ئەو کەم تەرخەمیەش پەیوەستە بە ئاستی هۆشیاری شۆفێر و پیادەڕە و ژیانی ئەو پیادەڕەوە لەسەر شەقام دەکەوێتە ژێر مەترسی ڕووداوی هاتوچۆ. خۆی کەم و کوڕی لە هەموو لایەکەیە وەکو باسم کرد لە سەرەتا ڕێژەی پێویست نییە لە پردەکانی پەڕینەوە و هەروها ژێر پردەکان جواتە نەفەقەکان یعنی ئەوانە ڕێژەیان بەقەدەر ئەو ڕێژە زۆرەی هاوڵاتی نیە کاتێک کە لە شەقامەکان دەپەڕنەوە و لە هەموو شوێنێکیش نییە ئەوە بڵێن یەکەمی خاڵ. دووەمی خاڵ شوفێران کاتێک کە دەگەنە شوێنەکانی پەڕینەوەی پیادەکان ڕەچاوی ئەوە ناکەن کە ئەگەر هەیە پیادە لە هەموو کاتێک و بە هەموو شێوەیەک بپەڕنەوە بۆیە زۆر جار تووشی شێلانیان دەکەنواتە دوولایەنەیە هەم لەلایەک وەکو حکوومەت و شارەوانی وەکو هاتوچۆ ئێمە بڕی پێویست پردی پەڕینەوە و ژێرپردمان دروست نەکردووە بەلایەکی شوفێران پابەند نابن بە کەمکردنەوەی خێراییەکانیان بۆ ئەوەی زۆنێکی سەلامەت لە بۆ پیادەی دابین بکەن کاتێک کە دەپەڕێتەوە لە شەقام. هاوڵاتی یاخود پیادە لە بۆ پاراستنی جانی خۆی پێویستە خۆی سەباق بێتن لە بۆ پاراستنی خۆی بیر لە شێوازی تازە بکاتەوە لە بۆ پاراستنی خۆی لە بۆ نمونە من کە پیادەیەکم دەمەوێت لە شوێنێک بپەڕمەوە با زیاتر لە دقەیەک زیاتر لە 5 دقەش چاوەڕوان کەم بەڵام بە شێوەیەک بپەڕمەوە سەلامەت بم. بەنسبەت خەتەکانی عبور و پردەکانی پەڕینەوە بەڕاستی کێشەی زۆری تێدایە چکە هەندێک شوێن هەیە مەسەلەن بۆ نمونە لە 6 مەتری ئێستا ئەو پردەی پەڕینەوەی هەیە ئەمە دەتوانین لە خۆمان پەڕینەوە بەس ئەگەر کابرایەکی پیرروپەکەوتە یان کە ئەندامەک بێ کەس مساعدەی ناکە بێجگەلەوەی کارەبایەکەی ئیش ناکە ئێرە ناتوانین بە خەتی عبوریش کەس مساعدەی ناکە سیارەکان هەموو عەجەلە کەس مساعدەی کەس ناکە بۆ نمونە ئێرە شوێنی عبوری هەیە سەرەوەتر نیتی یان ئێرە پردی هەیە خوارتر نیتی بەس ئێرە کە هەشیتی بەشی کەم ئەندامان و پیرپەکەوتەکان ناکە بۆ نمونە تەماشای کارەبایەکەی لە کار کەوتووە بەڵام هاتیمە بچمە بازاڕی بەس نوێرم لەو جادەی وەک پەڕمە دێگەی بە قایمەوە ساکەوم نوێرم وەسە بکەوم جا دەبێت چارەشی لەو جادەی بکەن لە ئەو حالەمە کۆپەڕیتەوە پیرۆژن هەیە هەموو اختیارم نتوانم. یعنی سایق هەیە ئەوە دەپەڕتەوە لە جادەی سایق هەیە ڕادەگری فلاشی پێ دەکات بە جوانی ڕادەگری بەڵام وڵای سایقش هەیە ڕناگری
عیسان نعلە لە درویدا یعنی هەموو ئەقرەک هەموو هۆشک بۆ شیەک نییە ئێرە شوێنێکی پەڕینەوەی هێلی پەڕینەوەی تایە بەڵام بەداخەوە شوفێرانی بەڕێز پابەند نامن لەبەر ئەوەی چەندین ڕووداوی هاتوچۆ لەو شوێنە بووە ئەو شوێنێکەوە ئەمن ئێستا لێ تیا ڕاوەساوم شوێنی دانیشتنی هاوڵاتیان بۆ ئەوەی ئەتوانێت مەسەن ماندی ئەبوو لە ڕۆیشتنە داهات لێرە دادنیش ئێستا فەرموو ئێرە دوو کورسی بەردی تیا بوو وەکو ئەوەی کاگەر کامێرەکاتان نیشانی بدەن هەمووی زنجیر کرابوو بە زنجیرەوە بە بەردەوە هەموو شکاوە هە لە دواوە شمعینی دوانی شکابوو ئێستا ئێرە شوێنی پەر چەندین ڕووداوی هاتوچۆی دڵپەزێنی لێکەوتۆتەوە هۆکارەکەی زۆرن ئەوە تا لایەنی شوفێرانی بەڕێز زۆر تیژڕۆنە لێرە لەو شەقامە 6 مەتریا ئەو هاوڵاتیانی زۆربەی زۆریان لە کاتی سیارە ئۆتۆمبیلیش زۆرە هەر داوای پەڕینەوە ئەکەن و من لێ ئەنێن و ئەپەڕنەوە ئەوە دوان ئیش سێمیشان شتێک هەیە شتێکی تکەر هەیە ئەو دەسرە کراوە مەبلەغێکی پارەیەکی زۆری تیا سەرف کراوە کارەبایەکەی ئیشێ ناکاتن داواکاری لە حکومەتی هەرێم هاوکار بێ زۆران پیرەمێرد و پیرەژن هەیە ناتوانێت بەسەر دەسرەکەوێ بپەڕێتەوە. کاتێک کە چرا سەوز دەبێت لە ئۆتۆمبیل دەبێت پیادەکە بۆستێتن بەڵام لە ئێمە ئەوەش نەبووتە کلتور. شتێکی تر هەیە زۆر زیاد دەبینی پیادەکان خۆیان دەکەنە ڕاوێکی ئاسان لە بۆ ئۆتۆمبیلەکان بۆی کە لە پەنای پاسێکی گەورە یاخود لە پەنای بارهەڵگرێکی گەورە یان لە پەنای ئۆتۆمبیلەکان یان بە خێرایی بەپەرە دەپەڕنەوە ئەو لەسەر هاوڵاتیە خود لەسەر پیادەیەکە لەوە پاراستنی خۆچیە بە شێوەیەکی سەلامەتانە پەڕێتەوە پیادە لەسەرێتی خۆی شتێک دروست کاتن لە بۆی خۆی سەلامەت کاتن یعنی زۆر جار نەپەڕینەوەی پیادە لە شوێنی گونجاو لە کاتی گونجاو وا دەکاتن کە بێتە ڕاوێکی ئاسان لە بۆی تووش ڕوودا بێتەوە. هەندێک جاری شارەوانی و هاتوچۆ بەرپرسن لە باشترکردنی ڕەوشی پەڕینەوە و پێدەڕەوە و پێدانی مافی پەڕینەوە بە هاوڵاتیان و زیادکردنی ئامرازەکانی پەڕینەوە و بڵاوکردنەوەی هۆشیاری زیاتر و دروستکردنی زۆنی سەلامەت بۆ پەڕینەوەی پیادەڕەو. ئەو تونەلانە بەڕاستی زۆر فەرامۆشکراون بۆنی ناخۆش دێ ئەوانە کراوە بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ خزمەتی ئەنی باوەڕکردنی ئەگەر ئێمە خۆمان قەدری بزانین حەدەت کەمەکاتەوە بەڕاستی ڕوودا و کەمەکاتەوە ڕێگامان بۆ کورتەکاتەوە بەڵام بەعال ئەسەب سەرەڕای گلەیی بەشێک لە هاوڵاتیان سەبارەت بە نەبوونی سزایی ئەو کەسانەی مافی پیادەڕە و پێشێل دەکەن و زۆنی سەلامەتی دەبەزێنن پۆلیسی هاتوچۆ ئەو گلەیانە بە مافی هاوڵاتیان دەزانێت کە دەبێت ڕێز لە مافی پیادەڕەو بگیرێت بۆیە بە شێوەیەکی بەردەوام دەیانەوێت شۆفێر و پیادەڕەوەکان ڕێنمایی و یاساکان ئاشنا بکەن و هۆشیاریان بکەنەوە هاوکات دەیانەوێت بە سزای مادی بەشێک لەو کەسانی سەرپێچی یاساکان دەکەن ناچاریان بکەن پابند بە یاسا بن بۆیە هەموو ئەو کەسانی دەستدرێژیان کردوتە سەر زۆنی پەڕینەوەی هاوڵاتیان سزا دەدرێن. بەنسبەت هێلەکانی پەڕینەوە داوا لە برا شوفێرەکان دەکەینکەوە پابندی ڕێسای یاساکانی هاتوچۆ بن ڕێز لەو یاسایە بگرن مافی هاوڵاتی پێشێل نەکەن لەبەرەوەی هاوڵاتی مافیە بەس لەم شوێنانە بپەرتەوەکەوە بۆی جاری کراوە بۆی نییە هاوڵاتیش لە شوێنێککە بپەرتەوەکەوە خەتی هێمای پەڕینەوەی لێرە بێت. ئەوە ڕۆی ئەوە غرامە کرای لەبەرەوەی جارە شیری بزانی لە سەخەتی عبور ناتوانانی ڕابگرین ئەوە جێ پیادە پەڕینەوەیە جێ ڕاوەستانی ئۆتۆمبیل نییە. بەنسبەت ئەو سیارانەی کەوا لە شوێن ئەو شوێنان ڕادەوەسن ئێمە ئیزراعاتی توندیان لەگە دەکەین زۆر زاروەیە دەکەوت حالەتی وا کە بەکرێن لای بین لەوێ بۆ نمونە شەقامێکەیە تەست کە سیارەیەک ڕاوەستاوە ئیزراعاتی لەوەی لەگە دەکەینەوە پارک بەکرێن باری دەکەین و ئەبین بۆ ئیزراعاتی تون دەکەین. و ئەو سیارانشکەوە لە سەخەتی عبور یان لە شوێنی وەستانی پاس ڕادەوەستنیان لەسرە فەرعەکان ئێمە ئیزراعاتیان دەست بەجێ غەرامەیان بۆ دێنێ غەرامەی فەوریان بۆ دێنێ. ئەم سیارانە بە شێوەیەکی وا سەرپێچیان کردووەکەوە هێمایەکانی هاتوچۆشماندانەوە بەڵام ئەمە هەموو سڵ بۆ لەسەوەی سەرپێچکە بۆیە ئێمەش سزای ئەدەین بە گوێرەی فەقەرە و مادەیەکەوە لە یاساکانی هاتوچۆوە هاتووە. ئەوە لا بە کاکاگەنا بۆت بارەکەین ئەومە قەدەغەیە
نابێ فسفۆر لە زادێ بە ئەمە موچی گشتیە موچی تایبەتی نییە. ئەم هەوڵە شوفێرە بەڕێزەش پابەر نەبووە بە ڕێساکانی هاتوچۆ بۆیە لە شوێنێک ڕاوەستاوەکە هەم هێمای لێە هەمیش خەتی پەڕینەوەی هاوڵاتیە بۆیە داواکارن دووبارەی نکاتەوە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بێ. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ لەسەر دوو خەتی شەکەین یەک ئرشادات دوو ئیجراعات. ئرشاداتمان دائیمەن لۆ هاوڵاتیان بە پیادە و بە شوفێرەکانەوە ئەوەیەکەوە پابەندی ڕێساوی یاساکانی هاتوچۆ بێت ئەویش بۆ سەلامەتی خۆیتیان. ترافیک لەم بەدواداچوونە دیاردەیەک دەخاتە ڕوو. بەشێک لە شۆفێران ئۆتۆمبیل بەلاساری لێ دەخڕن کە مەڵەتی شۆفێریان نییە و تابلۆی ساختە بەکاردێنن. هەندێک جاریش بێت تابلۆ دەسوڕێنەوە کە زۆرترین سەرپێچی ئەنجام دەدەن. ئەم گەنجە یەکێکە لەو شۆفێرانەی کاو سەرپێچی ئەنجام داوە. دوای نیگەرانی خەڵک دەست بەسەر دەکرێت. مستەمسەکمان بدێ کاکرجان. دوای دەست بەسەرکردنی ئیدی داوا لە ئافسەری هاتوچۆ دەکات لێی ببورێت. کاکەجان ئێمە بە فەیسبوک بۆمان نەناردوو غەرامە ئێمە کە ئیزراعەت لەگە کراوە بەڵام بەداخەوە دیارە تۆ پابەنی ئەبێ لات بێت کە بەدیلی وەی ئەو وەستێکە پێت دەدرێت کاکە ئەتوانی مەخوداتی بکەی کاکە دتوانی لاین ئێستا ئیزراعاتی لەگەڵ دەکەین ئەم سیارە پێویستی بە دەست بەسەراگرت نەبووە دەست بەسەریەکەین ئەینێنێ بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر. لە کاتی لێکۆڵینەوە و سزادان ئەفسەرەکانی هاتوچۆ پەیوەندی زۆریان بۆ دێت تاوەکو وەک واسیتەکردن فشار بخەنە سەر پۆلیسەکان چاوپۆشی لە سەرپێچەکان بکەن بەڵام هەموو هەوڵەکان بێسوود دەبن. هاوڵاتی بۆی نییە لە هەموو شوێنێ پەرتۆ تەنها ئەم شوێنانە نەبێتەوە بۆ دیاریکراوە بە گوێرەی ڕێساوی یاساکانی هاتوچۆ خەت هێڵی پەڕینەوەمانە ئەبێ لەوێ ڕاپەرتەوە ئەگەر لەوێ نەپەڕیەوە ئەوە تووشی ئیزراعاتی قانونی دەوی بە هەمان شێوە هیچ جیاوازی نییە لەگەر سیارێکەوە کەەوە مخالەفە دەکات یا سەرپێچی دەکاتن ئەگەر بێت و سیارەیەک لەسەر هێڵی پەڕینەوە لە هاوڵاتێکیدا ئەو کاتە ئەو هاوڵاتیە خاوەن مافە بەڵام ئەگەر لە شوێنێکیکە بوو نەخێر نابتێ هەنجینەیە مافەکە ئەگەڕێتەوە بۆ شوفێرەکە جا بۆیە داوا دەکەین ئەم پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن هەم هاوڵاتی هەم شوفێرەکان. سیارێکمان دەجی کە گەورم لە ڕێ خۆمان لێرە ئەم بێ مستەمسەک ئەم دیاردەیەکی زۆر ناشرینە بەڕاستی لەبەرەوەی ئەم شەقامە جوان و ڕێکەی تەسی کردیتەوە ئەبێتە زۆر جا دەبێتەوە ڕوودانی هاتوچۆ جاروێ منداڵ لێکوانە ئەپەڕێتەوە نایبینێ دەپەرتەوە عادیسێکی کارەساتێکی دڵتەزێن ڕوودەدا هیوادارین هەموو شوفێرەکان پابەندی یاساکانی هاتوچۆ بن. ئەم سیارەش سەرپێکی لە زۆری سیفاتەکەی کردووە ڕەنجی گۆڕیوە بەخۆی ڕەنجی زەردە بەڵامە برادر لە بۆ جەمالیات و کەمالیاتی خۆی تۆزێ نەخشاندوێتی بەڵام ئەمە ئەبێ کاکە مادەم تۆ حەزت لە زەمالیاتە ئەبێ سەردانی هاتوچۆ بکەیت چمان ئێستا لە سنەوەکە نووسراوە بەزدەر بەڵام ئێستا تۆ ڕەشت کردووە کاکە گیان لێ ئەلعان تۆ خوانەخواسە لە هاوڵاتیەکردا یا لە منداڵێکردا ئەڵێ سیارەکە چۆن بوو ئەڵێن چی ئەڵێن ڕەش و زەرد بوو ئیزراعات لەگە دەکەین سەیدی گۆڕینی سیفاتی سیارەی ئەمە ڕەنجی زەردە بەڵام ڕەش و ئەوەی کردیە پێویستە سەردانی دەست خۆشکە خۆت بەساوە ئێمە دیت بەبییر تاکەوە بەڵام وەستانەکەت لە شوێنی قەدەغێ ئاگداری کە ئەو زە دەتوانین لە دوورەوە احتیمالی ئەو هێمایەکان وەرگری ئەو هێمایەوە تەنبیه بداتێت ئەبێ بتوانین کە دەردەچی تو دەڕۆی کە ڕادۆستی دەکوێ ڕادەوەستی بە هەموو شێوەشی نابینە سەر ڕاوەستی لەبەرەوەی ئەوە خەتی عبوورە مافی هاوڵاتیە.
زۆر جارە ئەو لە هاوڵاتیان ئەو جێلێ دەبێتەوە پۆلیسی هاتووە لە سواریانەکان و سێڕیانەکان ئیجراعات ناکرێت بەنسبەت ئەو ئۆتۆمبیلانەی کەوا لەسەر هێڵی پەڕینەوە ڕادەوەزن بەڵام ئێمە وەکو پۆلیسی هاتووە وەکو کارمەند و ئەفسەرەکان ئیجراعاتی خۆمان بە تەواوی دەکەین و هیچ ئیشکالێک نییە لە نەکردنی ئیجراعاتەکان و دەشکرێ و بە بەردەوام. جەنابێت وەستانەکە شوێنی قەدەغەیە شوێنی پەڕینەوەی پیادێ ئێستاکە ڕێی چیە لەسەر ئەو سەرپێچیەی هێمایەکانی هاتوچۆ لادایە ئەو شوێنانەی کە سەرپێچی دەکرێت ڕاوەستان لە دەستە چەپ لە دووڕێزی ئەوانە هەموو سەرپێچی هێمایەکانی هاتوچۆیە. ئەو ئۆتۆمبیلانێکەوە لە شوێنی پەڕینەوە یا لە سەرفەر ئەکان یاخۆ لە شوێنی وەستانی پاسەکان ڕادەوەستن ئەوە مافی هاوڵاتیە ناوی پێشێل بکرێ ئێمە بە بجێرەی یاسا کەوا لە یاساکانی هاتووە غەرامەیەکی بۆ دانەوە 30,000 و غەرامەشی دەکەین. ئەم براشوفێرە خەتی ئەبوو ڕیگرتووە و ئەو بە مافی هاوڵاتیە پێشەکردنی مافی هاوڵاتیە ئەمەش لە یاساکانی هاتوچۆ غەرامەی خۆی لەسەرە. تۆ خەتی هاوڵاتی گرتووە خەتی ئەبوو ڕیکاکەجان دەکرێ ئەلێرامە بەسە سیارت بەرمەوەل و ئەو دیوی ناکرێ وانە پێت ناخۆشە پێ ناخۆش هاوڵاتیش پێ ناخۆشی کاکە تۆ شوێنی پەڕینەوەی وتگرتیا. ئەوە کارە ساتی لێ دەکەوێتەوە هیواداری پابندی ڕێنمایەکانی هاتووی بۆیە غەرامەت دەکەین. بە گوێرەی ئامارەکانی بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل هۆکارێکە بۆ ڕووداوەکان کە تەنها لە شاری هەولێر 774,000 ئۆتۆمبیل تۆمار کراون. لە ماوەی ساڵانی 2017 و 2018 3,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ژمارەیە 500 کەس گیانیان لەدەستداوە و 3,000 سەرنشین و پیادەڕە و بریندار بوون. بەگشتی لە ساڵی 2018 تا ئێستا زیاتر لە 700,000 سەرپێچی تۆمار کراوە کە بەشێکی زۆریان وەستان بووە لە شوێنی پەڕینەوە و هەڵەی شۆفێر. ئەمە بڕگەیەکی هۆشیاریە. پێویستە پابەندی خێرایی دیاری کراو بیت. لە کاتی پەڕینەوە دەبێت هۆشیار بیت. دەبێت پابند بیت لە بەکارهێنانی زۆنی پەڕینەوە. لە کۆتاییدا پابند نەبوون بە ڕێنماییەکانی هاتوچۆ ئەوە ئاکامەکەی دەبێت. لە کۆتاییدا ترافیکەوە دەخاتە ڕوو کە هێڵی پەڕینەوە بریتیە لە زێبرالاین واتە ئێرە پێگە و شوێن و زۆنی سەلامەتە بۆ پیادەڕە و بۆەوەی لەو شوێنەدا مەرامیەتی کردداری پەڕینەوە بەنجام بگەێنێت کە بریتیە لە هێڵی پەڕینەوە و تونێل و پرد و زێبرالاین و ترافیکەکان
لەو دەستەواژە وام رازانە بترازێ هیچ شوێنێکی تر یاساییانە و سەلامەت نییە بۆ پەڕینەوە.